پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک پۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستەنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و مانگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵە من بلال مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتە بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 7 ئابی 2024 لە دووتەوە پێکاتوە. سەرەتا سەبارەت بە فەزای جەنگ لە خۆرهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراوی لە نێوان ئیسرائیل و ئێران پاش تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە بەرنامەمان دەبێت و پاشانیش سەبارەت بە توند و تیژەکانی ماوەی ڕابردوو لە بەریتانیا بەرنامەیەکی ترمان دەبێت. با داوای لێبوردنەوە ئەوەی کە بەڵێنماندا بوو یان ڕامانگیان بوو کە بەرنامەیەکیشمانە بێت لەسەر پێکێنانی حکوومەتی خۆجێی لە کەرکووک بەداخەوە بەهۆی کێشەی تەکنیکیەوە سەرکەوتو نابین ئەمڕۆ لە ئەنجامدانی ئەو بەرنامەیە و بە هیوای لە بەرنامەکانی ئایندەتردا بتوانین ئەو بابەتەش تاوتێ بکەین. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەو پرسیار و تێبینیانەی ئێوە ئەیخەنە ڕوو بە کۆمنتێک لەسەر شاشەکە هەیخەینە بەردەم میوانان و وەڵام وەردەگرینەوە و تێبینیەکان تاوتێ دەکەین. لەگەڵ مامن بە بەرنامەکانی ئەمڕۆ. بەڵێ بینەرانی عزیز، هەرۆک ئاماژەم پێدا یەکەم بابەتی ئەمڕۆمان تایبەتە بەو فەزا جەنگیەی خۆرهەڵاتی ناوەڕاستی داگیر کردووە و بە دیاریکراویش کێشمەکێش و چاوەڕوانی ئەوەی کە کەی ئێران هێرش دەکات سەر ئیسرائیل و کەی بە پێچوان و ئیسرائیل هێرش دەکات و لێکەوتەکانی چی دەبێت و چی کاریگەریەکی بۆ کوردستان دەبێت و کام لای ئەم کێشمەکێشانە لەسەر حەکم و هەتاوەکو دوایی. ئەم بابەتە تاوتێ دەکەین لاگەڵ سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان خەسرە و سایە.
خەسرە و سایە ئێوەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش و ماندوو نەبن. بچینە سەرم بابەتەی گەرمترین بابەتی ئەمڕۆی سەرتاسەری جیهان. سەرنجام لە چەند ڕۆژی ڕابردوودا ئیسرائیل دەستی بۆ تیرۆری ئیسماعیل هەنیە، سەرۆکی مەکتەبی حەماس بردو و دۆخی ناوچەکە ئێستا بە جۆرێک یانی ئەوەی کە لە دوای جەنگی خەزەوە هەبووە بردوێتێ قۆناغێکی ترەوە، زۆر بردوێتێ جێگایەکی زۆر مەترسیدارتر و وەفراوان بورتەوە. وا دەبینرێت کە ئاگری شەڕێکی کردوێتەوە. ئەمێ بپرسم کە ئامانجی ئیسرائیل لەم تیرۆرە چییە؟ بە تایبەتی بۆ کوشتنی بۆ ئیسماعیل هەنیە چی ئامانجێکی لە پشتەوەیە و دەتوانێت لە ئامانجەکانی و مەبەستەکانی ئیسرائیل نزیک بکاتەوە پاژەم تیرۆرە؟ سەرەتا حەزەکەم لەسەر و خاڵە ڕاوەسم هەندێک پێی وایە کە تێرۆری ئیسماعیل هەنیە حەماس لاوازەکەوە مەژێکێکە لە ئامانجەکانی دەوڵەتی ئیسرائیل. پێم وایە ئەمە حقیقەتی کارنامەی تیرۆریستی و جنگخوازی حکوومەتەکەی ناتانیاهۆ ناخاتە ڕوو. ئێمە بینین لە تاریخی ئیسرائیل وەکو دەوڵەتێکی تیرۆریستی بەردەوام سەرکردەکانی حەماس و سەرکردەکانی بزوتنەوەی فەلەستینی لە یاسر عەرەفاتەوە تا گابەمڕۆ چەندینی تیرۆر کردو، بەڵام سەرنجام ئەو جوڵانەوەیە چ حەماس بێت چ فتح بوو بێ خۆی سازداوەتەوە و ڕوت و ڕواڵی کێشمەکێشی نێوان دەسەڵات لە ئیسرائیل و هێزە فەلەستینەکان لە شوێنی خۆی باقیە. من پێم وایە کوشتنی ئیسماعیل هەنیە لە پێشەوە بۆ حکوومەتەکەی ناتانیاهۆ ئەو پەیامەیە کە ڕایەگەێنە کە ئیتر دەست لە کاولکاری و کوشتار و ماڵوێرانکردن و ئاوارەکردنی خەڵکی فەلەستین هەڵ ناگرێ، ڕایەگەێنێ کە ئامادە نییە دانووسان کا و ڕێگایەکی سیاسی بۆ قزی فەلەستین بێتە ئاراوە ئەم کێشە و برین و بەڵایە هەڵگیرە و ئایا بەم ئاگریا بکرێکە هەڵگیت ساوە. ئەم کوشتنی ئیسماعیل هەنیە ئەو پەیامی هەیە کە دەوێ بڵێ ئێران هێزی سەرەکی ئەم مەسەلەیە و ڕاکێشێ بۆ نێو جەنگێکە لە چەند ماوەی زۆرە بە کاولکاری لە نێو غەزایە تەواو بووە و جەنگ فراوان کاتەوە و بەڵای شەڕ پێک بێنێ. حتانامەت ئەوە دەوڵەتی ئیسرائیلە بەم تیرۆرە ئەوێ پشتیوانی دەوڵەتانی ڕۆژاوا ئەمریکا بە پارە بە ئیستیخبارات بە چەک بە هەموو لایەنێک ئەم پشتیوانیانە درێژ پێشێ و میلیتاریزمی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر و زیاتر بێنێتەکایەوە. بۆ هاتایەگەمێ بڵم ئامانجی دەوڵەتی ئیسرائیل لە هەلومەرجێکە کە تووشی بنبەستێکی سیاسی و اقتصادی بووە، تووشی شکستێکی گەورەی سەربازی بووە کە تا ئێستا بە ئەو ئامانجانی کە ئەم جەنگی پێڵگیرسانوە و درێژەی پێداوە بۆ ئامانجانە نەگەیشتووە. ئەوێ ئەم جەنگە درێژە بکێشێ و سیاسەتی جەنگخوازی یەکێکە لەو سیاستانی کە کارنامەی حکوومەتەکەی ناتانیاهۆیە دەوێت جەنگ لە دوای جەنگ ترۆر لە دوای ترۆر هەوڵدان بۆەوەی کە فەزای جەنگی و تیرۆر باڵ بەسەر ناوچەکە ڕاکێشێ و بتوانێت بەتایبەتی ئێران ڕاکێشێ بۆ ناوم شەڕە بێنێتە پێشەوە. ئامانجی دەوڵەتی ئیسرائیل ئەم شتانەیە نەگەوەی کە حەماس زەعیفەکەیان نە بە پێچوانەوە من پێم وایە ئەم تیرۆرە زیاتر حەماس مەترەحەکە لە نێو خۆی ئیسرائیلە و ئەو تا بینیمان لە کورتین ماوەیە توانی خۆی ساز باتەوە جێگر بۆ ئیسماعیل هەنیە دیاریکا کە بەدڵنیاییەوە موقعی حەماس باتەوە و شوێنی کە لایەنگرانی زیاتر لە ناو فەلەستینە بۆ زیاد ببێنی هەتا ئێساگەر بەر لە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر ئەگەر انتخابات کرایە حەمازەی دۆڕان، بەڵام ئێستا ڕۆشنە کە ئەگەر انتخابات لە شەڕاوەس انتخابات کرێن من دڵنیام حەمازەی باتەوە. بەمانایە مێ بڵێم ئامانجی دەوڵەتی ئیسرائیل درێژەدانە بە جەنگ بردنە پێشووی سیاسی جەنگ و تروریزمە لە ئاسی ناوچەکەدا بەرگرتنە بە هەر جۆرە دانستانێک ڕانەگرتنی شەڕ و درێژدانە بە کوشتاری خەڵکی فەلەستین تا بتوانێت ئەو لاسەنگەی کە لە موقعی دەوڵەت حکوومەتەکەی ناتانیاهۆ ئەو هەڕەشانی کە لە نێو ڕایگشتی جیهانە بۆ دادگاییکردن و بۆ ئەو نیگەرانیانی کە ڕایگشتی گیان و ئەو ناڕزایەتیانی کە چ لە ناوخۆی فەرەسین وە لە دەرەوە سەرکوت کاوی خاتە ئاسیی تر کە گوایەوە من تۆڵەم کردوەوە خەریکم حەماس لە بن بڕەکەم
بەم هاتوهاری و بە هاتوهاوار و بەم تیرۆریزمە بتوانێت ئەم فەزایە پاشەخشە پێ بکە و پێگەی خۆی قایمکە و فەزای ئەم جەنگە درێژە بکێشێت تا بتوانێت لە فرسەتی شترا بکەوێتە دانووسانەوەیە هەلومەرجێکی تر ڕێخاکە لە قازانجی باڵا دەستی خۆی و ئەم فشار و قەیرانە لەسەر خۆی دوورخاتەوە. ئەگەر قسە لەسەر پێگەی کۆماری ئیسلامی ئێران بکەین چی وەک ئەوەی کە یەکێکی لایانی ئەم ململانەیە بووە و هەمەوەی کە تیرۆری ئیسماعیل هەنیە سەرۆکی یەکێک لە ڕێکخراو هاوپەیمانەکانی لە پایتەختی وڵاتەکەی ئەودا ڕێداوە. کاردانەوەکانی بە دوای ئەم تیرۆرە ئێوە چۆنی لێک دێنەوە؟ ئایا دەست دەبات بۆ ئەو جەنگەی کە ئێستا میدیاکان ئاماژەی پێدەدەن کە ڕەنگە هەر ئەم شەو هێرشکاتە سەر ئیسرائیل؟ بەڵێ تەمان بەڕاستی هیچ کەس ناتوانێت پێشبینی ئەو کاکە ئێران دەزەبا بۆ شەڕیان نا، چونکە لە نێو ئەم کێشمەکێش و ململانە تیرۆریستی و جەنگی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێکەوتووە ئەوەی کە ئیسرائیل دەسەر ناگرێت لە پەرتکردنی موشک و ناردنی درۆن و بۆمباردینکردن و ئەوەی کە تهدیدی هەموو ناوچەکە بۆتە سیاسەتی ئەسڵی وکوتم ئەم سیاستی جەنگخوازی تیرۆریزمی بەرێتە پێشەوە. معلوم نییە ئێران بە دیاریکراوی ئینسان ناتوانێت بڵێ چ کاردانەوەیکی دقیقەکە، بەڵام ئەوە معلومە کە ئێران خوازیاری جەنگ نییە. بە تایبەتی ئەمە بینیمان لەو دەورەیە کە ئیسرائیل حملەی کردە سەر قۆنسڵگەری ئێران لە سووریا، ئێران بە شێوکی عەلەنی و بە ئاگادارکردنەوەی ئەمریکا و رووسیا و دەوڵەتانی ئەوروپا و تورکیا و ئەمانە ئەو عملیاتی کرد کە هەموو بینیمان. من پێم وایە ئێران یەکێک لەو مەسەلانەوەیە کە ئەوێ ئەو شکستەی کە کوژرانی هەنیە لە پایتەختی وڵاتەکە هاتووە کە بۆی چەندین سوال و پەیامی جددی لەسەر سیستەمی ئەمنی پێکهاتی دەوڵەتی ئیسلامی هەتا سوپای پاسداران داناوە، ئەمە قەرەبۆ بکاتەوە پێویستی بە کاردانەوەیەکەیە. مەبەستم وایە حتمما کاردانەوەیەکەکە ئەوەی کاردانەوەکی لە چه ئاستێکا بێ هەرگیز نایە بگاتە و دەرەجەی کە جەنگێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێبخا. بەڵام بە بڕای من ئەم تیرۆری ئیسماعیل هەنیە لە سەریشترەوە ئەو سوودەی بۆ جمهوری ئیسلامی هەیە کە ریزەکانی خۆی یەکەم تون کاتەوە. دووەم فەزای جەنگ و میلیتاریزم بەقەدەر بە هەمان شێوەی دەوڵەتی ئیسرائیل ئەگەر زیاتر نەبێ بەسەر کۆمەلگای ئێرانە داسەپێنێ و ئەوەی کە ناوی بەرەی مقاومەتە ڕێخاتەوە و بتوانێت قودرەتنمایی خۆی لە ئاسی ناوچەکە بکە بۆی کە لە تەقسیمی ناوچەکە و شکلگرتنی هاوکێشەی هێز و سیستەمی ئەمنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێگەیە بگرێ. ئێمە بینی ئێستا خودی تیرۆری ئیسماعیل هەنیە شعاری زدی ئەمریکایی و زدی ئیسرائیلی ئێستا بۆتە مەسلەیەک بۆ سوپای پازاران و بۆ لایەنگرانی جمهوری ئیسلامی لە ئێران تا ئەو ڕاستە ڕۆژتوە کە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵک لەسەر بەشداری تۆڕە کۆمەڵایەتەکانە دەستگیر بکە و ئیعدام و زیندان و گرتن و پەلاماردانی ئەو ناڕەزایەتی کە چاوەڕێی ئەوەی لە یەکرێکە جمهوری ئیسلامی بڕوخێنێ سەرکوت کە. من پێم وایە ئێستا پێگەی جمهوری ئیسلامی لەو حاڵەتەیە کە دەوێت ئاسێکی لاسەنگ لە وەزعەکە دروستکە کە هەم بتوانێت پێگەی خۆی بپارێزێت تا بتوانێت لانی کەم شرایطێکی وا پێک بێنێ لە داهاتوێکە ئەگەر لەگەڵ ئەمریکای ڕێنەکە بگرە، بەڵام بە شێوکی ئەکید لەگەڵ دەوڵەتانی ئەوروپا لەسەر مەسلەی نەوەوی ڕێبکەوێ و بتوانێت پێگەی خۆی بەرێتە پێشەوە. هاوکات ئەو لایەنەشی هەیە کە جمهوری ئیسلامی ئێستا زۆر بە ڕۆشنی هەوڵی داوە کە پێگەی خۆی لەسەر ئەمە لە ئاسی مەسە کوردستانی عێراق، لەسەر عێراق، لە لوبنان، لە لیبیا، لە یەمەن لەمانە تونکاتەوە جەبهەی خۆی قایمترکە و مەسلەی ئەوەی کە ئیسرائیل دوژمنی هەمومانە بکاتە شیعارە بۆ کۆکردنەوەی ڕیزەکانی خۆی بۆی بتوانێت لە شرایطی دوای کاردانەوەکانی خۆی دواتر بتوانێت لە هاوکێشێکی سیاسی هاوسەنگترە لەگەڵ هێزە جیهانی و ناوچەی قلەیمەکانە قرار بگرێتە دەستکەوتەکانی خۆی بپارێزێ. چۆن لە سیاست و مامەڵەی ئەمریکا و هاوپەیمانەکانی بە دوای تیرۆری ئیسماعیل هەنیە دەڕوانن؟ ئایا ئەمریکا وەک پشتیوانی سەرسەختی دەوڵەتی ئیسرائیل خوازیاری فراوانکردنەوەی جەنگە لە دژی ئێران یاخود چۆنی هەڵدەسەنگێت؟ بە بڕای من ئەمریکا وەکو یەکێک لە پشتیوانیەکانی دەوڵەتی ئیسرائیل بە هیچ جۆرێک نایەوێ
جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست فراوان بێتەوە ببێتە ڕاستەوخۆ پێی بچێتە نێو ئەو شەڕەوە و ئەو زاعەکە بەرەو ئاسێکی خەتەرناکتر بەرێ. من پێم وایە ئەمریکاش بە جۆرێک لە جۆرەکان خوازیاری ئەوەیە کە ئیسرائیل بە جۆرێک لەشکرکێشی و تیرۆرەکەی درێژە بکێشێ. ئێمە نابێ ئەومان لەبیر بچێ ئەوەی کە ناتانیاهو توانێتی ئیسماعیل هەنیە تیرۆرکە بەبێ پشتیوانی بەبێ هاوکاری ئەمنی استیخباراتی ئەمریکا ئەم شتە مەحاڵە. هەموو زانین کە ئەمریکا بەر لە تیرۆری ئیسماعیل هەنیە لە ئەمریکا بووە و ئەمریکا ئاگای لەم کەین و بین و لەم تیرۆرە هەیە. ئەمریکا مەسلەی ئەسلی بۆ ئەوەیە کە ئەم پشتیوانی لە ئیسرائیل و درێژە کێشانی قودرەت نمای ئیسرائیل لە ناوچەکە بۆ ئەوەیە کە یەکەم بتوانێت دەوڵەتانی ڕۆژاوا بخاتە پشتسەری خۆی و لە کەنارەوەی کە پشتیوانی لە ئیسرائیل بکەن و بۆ ئەوەی کە دەستی رووسیا و ئێران لەو ناوچەیە بخەنە دواوە و وەکو ناوچەیەکی نفوزی خۆی ئەمریکا بە شوێن ئەوەیە کە مەسلەی بۆ دیفاعکردن لە ئیسرائیل بکاتە بەهانەیەک بۆ ڕاکێشانی هێز ئەو تا هەر دەزانین کە ئستوڵ و باخری گەورەی پەلکێشکردووە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ژێر ناوی ئامادەکاری بۆ ڕەتدانەوەی ئەو هجوومەی کە بڕیارە ئێران لە بەرامبەر تیرۆری ئیسماعیل هەنیا بیکە. ئەمە بەسمەوەیە کە ئەوژێ بە جۆرێک لە جۆرەکان ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میلیتاری زستە بکە و حزوریی جەنگی فراوان پیاکە بۆ ئەوەی کە بتوانێت لە دوای تەوابوونی ئەم شەڕە سیستەمێکی ئەمنی یەکتەرەفە لە نێوان هاوپەیمانانی لە وڵاتانی عەرەبی لە تورکیا و وڵاتانی خەلیج بتوانێت سیستەمێکی ئەمنی داڕێژێ بۆ ئەوی بتوانێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ناوچەیەکی یەکتەرەفەی نفوزی ئەمریکا شوێن بگرێ و هەلومەرجێ ئامادەکە بۆ سەرمایە گوزاری بۆ ئەوەی کە بتوانێت کۆمپانیەکانی ئەمریکا و وڵاتانە فرسەتێکی ئارامیان بۆ پێ بێەوەی کە نفوزی رووسیا و چینی تیاابێ هەلومەرجەکان ڕێخاتەوە. من پێم وایە ئەمریکا ئێستا هەموو ئامانجەکەی ئەوەیە کە هەوڵەدایە لەلایەک ئیسرائیل پشتیوانی لێ بکە و لای تری شەڕەکە درێژە نەکێشێ و پەیامەکانی ئەم چەند ڕۆژەی بلیکن بە ڕۆشنی بازەوەکە کە ئێمە خوازیاری ئەو جەنگە نین بەڵام لە هەمان کاتیشە داوای لە میسر و قەتەر کردووە کە پرۆپۆزەلی یا با بڵێن پرۆژەی تازەی ڕێکەوتن و دانووسان ئامادەکەن دوایەوەی کە ئێران کاردانەوەکانی خۆی ئەنجامەدا. من پێم وایە ئەمریکا ئەمە ئەهداف و ئامانجەکانێتی. لێکەوتەکانی ئەم ڕووداوانە بە گشتی چۆن دەبینن بە تایبەتی کە کورزمانان بینەری بەرنامەکانمانە ناتوانم لەو خۆمان لاین کە لەسەر کوردستان لەسەر عێراق کاریگەری و لێ ئەم لێکەوتێم ڕووداوانە چی دەبێت؟ بەڵێ تاوان لێکەوتەی خەتەرناکیە بێەوە خۆتان لە پێشەکی و بەرنامەکەدا باشتان کرد کە تارمایی شەڕێک هەیە ئەگەرچی بە ڕواڵەت لە نێو ئەم فەزای جەنگی و ئەم تەبلیغاتە جەنگی کە هەموو لایەنەکان هەیپیان لێکردووە لە حیزبوڵڵاهەوە تا حوسیەکان لە ئێران تا حەشی شعبی و لایەنگرانی بەرەی مقاومەت سەر بە ئێران ئەو بەرەکەشی ئیسرائیل کە هەموو ڕۆژێ ئەمریکا و ڕۆژاوە و کەناڵە میدیایەکانیان هیچ بۆنیی ئارامکردنەوەی دۆخەکە دەرناچێت ئەگەرچی لە بنەڕەتە هیچیان ئامادە نین شەڕەکە فراوانکەنەوە بەڵام ئەو فەزایە خوڵقاوە کە معلوم نییە ئەو ئەگەرە کەی سەر هەڵەیە لایەنێک سەرکێشی بکەوە بەهۆی کارێکەوە بتوان ببێتە مایەوەی کە ئاگری جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەڵای سێ و پای چەندین دەوڵەت لە پێشیانەوە ئێران و حیزبوڵڵا و لوبنان و هەتا عێراقیش تێوە بگلێ. یەکێ لە لێکەوتەکانی ئەم مەسەلەیە خەتەرناکیەوەیە کە ئەم تیرۆرە ئەحیا و ئامادەی گروپە تروریستی قەومی و ئیسلامیەکانی لە عێراق لە لوبنان لە لیبیا لە هەر شوێنی دین هەتا لە ئەوروپایە دەستی کردوێت و بەهانەی ئەوەی پێداون کە کوشتنی ئیسماعیل هەنیە هۆکارێکە بۆ تۆڵەسەرنەوە ئەمە معلوم نییە چی لەیەکەوێتەوە. هەر لەم ڕۆژانەدا ئەوەی کە ئەمریکا ناچار بووە حملە بکاتە سەر معسكري عين تولي يعني أويك أم جروبانا بلاماري معسكري عين أسديان دعوة لا أنبار أما نشان ذاك مسألة تايك أويك هرسا أو كارانيك حزب الله كا أويك حوسيا كان لسر دریای سووری کەن ئەمانە هەمووی نیشانەدا کە ئەگەر چی ئەوانە نایانێ بەڵام معلوم نییە و هیچ کەس زمانەتەوە ناکە لەم
ئاگرێت لەم لەژێر ئەم خۆڵەمێش و تەبلیغاتە جەنگیە چ لێکەوتێکی مەترسیداری بەدواوە بێ بەڵام تا شوێنی کە بە کاریگەریەکان لەسەر وەزی عێراق و کوردستان بە دڵنیاییەوە کاریگەریە بێ بە تایبەتی ئێمە زانین کە حکوومەتی عێراق حکوومەتی کە لە چەندین دەستە و حزاب و گروپ و تاقمی چەکدار و میلیشایی پێک هاتووە و ئەمانە بەشێکی زۆریان لەژێر نفوزی ئێرانانەوە تا حکوومەتی سوودانی ناتوانێت کۆنتترۆلیان کە هەر ئەمڕۆ سوودانی لەگەڵ تەحالوفی تەنسیقا کۆ بۆتەوە داوای لێکردن کە وەزەکە خەتەرە ئەگەر میلیشاکان کۆنتترۆل نەکرێت کەس نازانێت چی لە دەسێت سوودانی ناتوانێت لەنگەر بگرێ و ئەم باڵانسە ڕابگرێ عێراق نەگلێنتانەوە شەڕەوە بە تایبەتی یەکێک لەو شوێنانی کە ئێران چاوی تێبڕیوە لە ڕێگای عێراقەوە ئەم کارە بکە ئەگەر هەر ئێستا مەسلەی دۆلار مەسلەی مەعیشەت مەسلەی دڵە ڕاوچێ ڕاوەسان و خاوبوونەوەی جموجۆڵی بازرگانی هەموو ئەمانە ڕووی لە ناوچەکە کردووە لە چوارچێوێژا کوردستانی عێراق بەدەر نییە جمهوری ئیسلامی ئەوێ بە تایبەتی دوایەوەی کە سەرۆکایەتی هەرێم ڕاگەیانی لەسەرم مەسلەیدانا و نیشتیوان بارزانی و مەسوود بەرزانی سەردانی ئێرانیان کردو ئەوان نیشانیان داوە کە هاوکاری دۆسایەتی ئێرانەکەن و ئەمە معلوم نییە کە ئەگەر عێراق لە وەزعەتێک بچێ بە دڵنیای وەزی کوردستانی شتێکەچێت لە دانی موچەوە تا مەسلەی ئەم وەزعایی کە ئێستا بە جۆرێک ئارامیشی نسبیە لە کوردستان معلوم نییە ئەمە کاریگەریی لەسەر بێ و بەرەو چ دۆخیشی نائارامی و ناسەقام گیر دەچێت دیارە ئەمە لەسەری تریشەوە ئەبێتە هۆکارێک بۆی کە خەڵک لە دڵە ڕاوچێ لە مەترسیا ڕابگیرێ و دەستداگرێ لە اعتراضات و ناڕەزایەتیەکە بەرامبەر بە دەسەڵاتە بە تایبەتی لە کوردستان و لە عێراق سەبارەت بە مەسلەی موچە دامەزراندن خزمەتگوزاریەکان ئازادیەکان هەیەە من پێم وایە ئەمانە لێکەوتی خراپتریشی دەبێتەوە ئەو زاعکە ئەگەر ببێتە جەنگێک عێراق بە ئەکیدی تێوە ئەگلێ و بە ئەکیدی وەزعێک دروزەکە کە ڕوتی خەباتی چیناتی لە دژی دەسەڵات چ لە عێراق چ لە کوردستان ڕوبەڕووی ئاستەنجێکی گەورە و بربەسێکی گەورە ئەبێتەوە و خەبات بۆ ڕوخانی ئەم دوو دەسەڵاتە سەختتر و دژوارترەکە وەکو دەبینین دوو لایانی سەرەکی ئێستا لەم ململانی و کێشمەکێشەدا دەبینین ئیسرائیل بەرامبەر بە ئێران هیچ کامێکیان حەق یعنی لەسەر حەقەن حەق پێدراوە هیچ هێرش و بەرەنگاربوونەوەی هیچ لایەکیان خەڵکی بەرگری لە کام لای ئەم ململانەیە بکات بە بڕای من هیچ لایەکیان لەسەر حەق نین هەم ئیسرائیل ئەوێنان لە قەزەی فەلەستین بخوا و هەوڵ بە ئامانج و مەرامەکانی خۆی بێبێنێت سیاسەتی مسەوتەنات سیاسەتی سەرکوت و پاکتاوکردن سیاسەتی کاولکاری جنگی بەردەوام لەگەڵ خەڵکی فەلەستینە پێک بێنێ ئەوێ خەڵکی فەلەستین ملکەچکە بە هەموو سیاستەکانی خۆی و کۆیلیان کە و ئەم کوشتاری ئەم چەند مانگەکە تا ئێستا مەزەندا کرێ بە 40,000 نەفەر کە هێشتاش معلوم نییە کەی ئەم شەڕ ڕاوەستێ ئیسرائیل ئەوێ قەزەی فەلەستین بە تایبەتی هێزە ئیسلامیەکان کاتە بەهانەیەک بۆ ئەوەی کە باڵا دەستی خۆی بەسەر خەڵکی فەلەستینە داسەپێنێ و نفوزی ناوچەی نفوزی خۆی پێک بێنێ و لێری شۆ بتوانێت سەربەرزکاتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو هێزێکە لە بەرامبەر هێزە ئیقلیمیەکانە سەر دەربێنێ لە بەرامبەر پاکستان لە بەرامبەر تورکیا لە بەرامبەر ئێران لە بەرامبەر دەوڵەتانی خەلیج و دەوڵەتانی عەرەبیا وەکو قوتبێ نمایشکە تا بتوانێت لە معادلەی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێگە بگرێ بۆ ئەوەی کە ئیمتیازاتی اقتصادی و سیاسی خۆی بەدەست بێنێ لەو سەریتیشانەوە جمهوری ئیسلامی ئێران خۆی حکوومەتی ئەدامە خۆی حکوومەتی سەرکوتە خۆی حکوومەتێکە کە هیچ جۆرە ئازادیەک بۆ هاوڵاتیانی ژێردەسی خۆی بەڕسمی ناناسێنێ حکوومەتێکی کۆنەپەرست هەتا سەر مۆخ ئینسان کوش ئەگەر حکوومەتێ بۆ هاوڵاتیانی خۆی وابێ ئیتر بێت خزمەتێ بۆ خەڵکی فەلەستین بکە ئەوژێ بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ بە قەزەی فەلەستینی لە خەڵکی ئازادی خوازی فەلەستین و بزوتنەوەی ڕزگاری خوازی فەلەستین دەرکێشێ و خەڵک و هێزەکانی ئەوێ بقاتە پشت سەر ئیسلامیەکان تا بتوانێ پێگەی خۆی لە فەلەستینە جێ بکاتەوە لێ شەوانێ ئەم هێزە بەکاربێنێ بۆ ئەوش بۆ شەڕ و کێشمەکێش و داوای مەنتیقەی خۆی جمهوری ئیسلامی ئێران ئێمە زین وەختێک کە سیاسەتی پانی ئیسلامیستی بەدەستەوە گرت و نفوزی خۆی کێشایە سووریا و عێراق و شیمالی ئەفریقا و یەمەن و ئەم وڵاتانە بۆ ئەو بوو کە
وەکو هێزێکی ناوچەیی بتوانێت بەرامبەر بە ڕقیبەکانی وەکو تورکیا وەکو پاکستان وەکو ئیسرائیل ڕۆڵ جێڕێ و بتوانێت لە تەقسیمی قدرت لە دامەزانی سیستەمی ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە لە سەردەمی شایە بەدەست ئێرانەوە بوو بکێتەوە ژێردەستی خۆی کە دیارە ئەمە بە وەرگرتنی چەندین ئیمتیازی سیاسی و اقتصادی و ئەمنی تەواو بێ بۆیە بە بڕۆی من خەڵکی منتیقەکە واتە خەڵکی فەلەستین خەڵکی ئیسرائیل خەڵکی ئێران خەڵکی ناوچەکە نابێت نەک هەر هیچ جۆرە چاوەڕوانیەکیان لەوە نەبێت کە حکوومەتەکانی ئێران و ئیسرائیل ئەم قەزیە چارەسەرەکەن بە پێچوانەوە ئەوانیانەیە لە شەڕێکی نەبراوەیە قەزەی فەلەستینی بمێنێتەوە تا بتوان ئیمتیازاتی لێ وەرگرن و پێگە و نفوزی خوانی پێبەهێزکەن خەڵکی فەلەستین خەڵکی ناوچەکە ئەبێ بە خەبار لە دژی ئەم حکوومەتانەوە بۆ ڕووخاندنی حکوومەتەکەی ناتانیاهەوە بۆ حکوومەتەکەی جمهوری ئیسلامی ئێران کار بکەن و جوڵانەوەی سربەخۆی کرێکاران و زەحمەت کێشان بۆ دامەزانی دەسەڵاتدارەتی جەماوەری خۆیان ئەوە ئەتوانێت ئاشتیەکی ڕاستەقینە لە ناوچەکە بەرقرارکە ئەوە ئەتوانێت کە سڵحێکی پایدار ئاشتیەکی پایدار لە فەلەستینا بێنێتە پێکەوەن چکە هەموو کەس دەزانێت کە کرێکار و زەحمەت کێشی ئیسرائیلی لەگەڵ هی فەلەستینی هی ئێرانی هی ناوچەکە هیچیان دوژمنایەتیان لەگەڵ یەکانیە ئەوە ئەوانن ئەوە بزوتنەوەی حەماس و ناتانیاهۆ و خامانایی و ئەم دەوڵەتانەیە سەرانی ئەم دەوڵەتانەیە کە بەهۆی قەزی فەلەستینەوە ئەیانەوێ خەڵکی ناوچەکە بخەنە بەرامبەر بەیەکەوە و شەڕی مەسلحەتەکانی خۆیانیان پێ بکەن من پێم وایە ئەمە ئەتوانێت ئەو ئاسۆیە بکاتەوە کە ئاشتیکی پایدار و حتا ڕێگایکی سیاسی بکاتەوە کە قەزی فەلەستین بە ڕێگایکی سیاسی چارەسەر ببێ و ئاشتیکی پایدار لە بینی خەڵکی کرێکار زەحمەتکێشی ناوچەکە بەرقرار بێ کە لە سایە قەزی فەلەستینیش چارەسەر ببێ پێشەوەی کۆتایی بە بەرنامەکەمان بینیندەینە سەر پرسیار و تێبینی بینەران بەداخەوە جارێکی تریش سەرنج و تێبینی و پرسیارەکان زۆرن ناتوانین دانەدانەیان تاوتێ بکەین ئەگەر من هەروەک بەرنامەکانی پێشووتر هەمووی بخوێنمەوە بە یەک جار و ئەو پۆینتانەی کە بە گرنگی دەزانن ئاماژەی پێ بکەن و وەڵامیان پێدەنەوە چونکە زۆرێکی لێکچوونی لەگەڵ یەکدا هەیە سەرنجێک ئەگەر بێنمە سەر شاشەکە ئاماژەی پێ بدەن باز لەو دەکەن کە بەڵێ جەنگ لە بەرژەوەندی لایەتەکان نیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دانەوێ ئارام بێ بۆ ئەوەی کە بازاڕی فرۆشتن و کڕینی چەک و پێداویستی پزیشکی بەردەوام هەبێت و ئێران هەرگیز خۆی تووشی شەڕێکی گەورە ناکات بەڵام لایەنگرانی خۆی هەیە لە ناوچەکەدا بەکاریان دەهێنێت ئەمە بۆ چوونێکە پرسیارێکی تر ئەوەیە کە ئەم فەزایی کە ئێستا هەیە لە بەرژەوەندی ڕەوتە کۆنەپەرستەکانی ناوچەکەدا نییە پرسیارێکی تر دەڵێ میسر هۆشداری داوە بە فڕۆکەکانی وڵاتەکەی خۆی کە شەوی پێنجشەمە لە کاتژمێر 1 تا 4 شەو بەسەر ئێراندا نەفرن ئەمە مانای چی دەگەیەنێت پرسیارێکی درێژ ئەگەر کورتی کەمەوە بە چەندێ ڕوو بە پێی تێگەشتنی من دەڵێ کە 22 وڵاتی عەرەبی هەیە بەڵام ئێرانە کە لە ململانێ و کێشەی فەڵەستینە هاتوۆتە مەیدانەوە و ئیسرائیلیش هیچ ترسێکی نییە لەبەرەوەی کە وڵاتانی ئەوروپا و ئەمریکای لە پشتدایە و ئەوان دەتوانن جەنگ بەردەوام بدەن و چەند پرسیارێکیش هاتووە لەسەر ئەوەی کە ئاخۆ ئەم جەنگە بە واقعی ڕوودەدات یاخود ئەوەی کە وەک بینەرێکی تر ئەپرسێت ئایا ئەم بەکردەوە ئەکرێت ئەگەر چی ئەوەی کە خوازیاری نەبن بەڵام بۆ کڕینەوەی دەم و چاو بۆ ئەوەی کە وەک بڵێ ئابڕویان نەچێت ناچار بن جەنگێکی فراوان بخوکێنن ئەزانم سەرنج و تێبینی پرسیارەکان زۆر بوو بەڵام ئەگەر کورتیان کەیتەوە و بە پۆینت چەند پۆینتێک وەڵام بدەیتەوە فەرموو بڵێ یەکێ لەوەی کە ئەوەی کە میسر بڕیاریاوە فڕۆکەکانی هەڵاتی ئەوە قەراری هەموو وڵاتانەیە ئەوەی یەکێکە لە لێکەوتەکان کە یەکێک وای لێدەکەیتر هاتوچۆ وەکوتم جوڵەی بازرگانی ئارامی خەڵک ژیانی ئاسایی خەڵک هەمووی تێگەچێ و ئەمە بێتەمایی بەرزبوونەوەی نرخی کاڵا بەرزبوونەوەی نرخی دۆلار لە وڵاتانەیە ڕاوەسانی کار و پیشە و ژیانی ئاسایی خەڵک ئەوەی یەکێکە لەو مەسەلانەکە لێکەوتەی هەیە خاڵێکی تر کە بمێ باسی کەمەوەی کە ئەم ئێران ئەم شەڕە بکایە مەسەن بۆ ئەوەی کە
با بڵین کاڵای پزیشکی و ئەمانە سەر ببێ یان ئەوە لە ڕاستیە ئەو خاڵە ڕاستە چونکە من وتم لە قسەکەم ئەگەر بە شێوکی گشتیتر بڵین هیچ یەک لە وڵاتانە نایانەوێت شەڕ ببێ بە خودی ئێرانیشەوە چکە ئێران بەڕاستی میزانی شەڕێکی ئۆتۆینی خۆی لە قەیرانێکی اقتصادی گەورە و قوڵایە یعنی خۆی بەشێک لەو ئێترازاتانی کە لە ناوخۆی ئێرانە هەیە ئاکامی ئەو قەیرانی اقتصادیەیە کە ئێران تێکەوتووە ئێران مەسروفات و بودجێکی زەبەلاح بۆ هێزەکانی خۆی لە دەرەوەی ئێران سەرفەکە سەر بکوێتە پای شەڕێکێکەوە کە معلوم نییە بۆی کەی تەواو بێ بە بودجێکی خیاڵی ئەو بێ ئێستا هیچ ئیمکانێکی ئۆتۆی نییە بەڵام تەبعاً لەسەرێکی تریشەوە هەم ئیسرائیل هەم ئێران هەم ئەمریکا هەم تورکیا هەم لیبیا هەم عێراق هەموو لایەنەکان هەم دەوڵەتانی خەلیج ئایانێ فەزای ئارام بێتەوە بە شێوەیەک لەم قەیرانە دەرچنجاوە ڕێگاکەی چێکرێ باسیکەین و سەرنجام بە تایبەتی ئەمریکایوێ ئەم وڵاتە ڕۆژڕاتی ناوەڕاست بەرە و سیستەمیکی ئەمنی بەرێ ئیستیقرارێک بێنێ بتوانێ هەیمەنەی خۆی و ئەو وڵاتانی هاوپەیمانی خۆی بێنێتە ئەو ناوچەوە سیستەمیکی ئەمنی کە لە سەردەمی ڕوخانی شا کە شۆڕشی ساڵی 79 پێشی هێناوە ئیعادە کاتەوە ئەمەش بە معناوێ ناوچەی نفوزی خۆی جێگیرکە کە دیارە مەبەسەوەی کە کۆمپانیاکانی نەوت کۆمپانیا بازرگانیەکان پرۆژە اقتصادیەکانی ڕێگاوبان ئەو ڕێگا و پرۆژانی کە بازەکرێ سەر بگرێ تا بتوانێت لەژێر ناوی ئاوادانکردنەوە لەژێر ناوی تیجارەت و بە تایبەتی لە بازرگانی نەوت و غازی ئەم ناوچەیە بتوانێت ئەوە بکەوە لەمە کۆمپانیەکانیان بێن و مەسەن هەر لە ئێستاوە بە سەدان کۆمپانیا لە ئەوروپاوە لە فەڕەنساوە لە بەریتانیاوە لە ئەمریکاوە لە وڵاتانی تری ئەوروپا لە وڵاتانی وەکو تورکیا حتا خودی ئێران خۆی حاضر کردووە کە ئەو زاعەکە ڕێکەوتنێ بێ بۆ هیچیان ئامادە نین کە پاپێشنە شەڕێکی درێژخایەن و نامەعلومەوە ئەوە لایەک لایشی تری شێوەی کە ئەوەی کە ئێران کاردانەوەی بێک و گوێگرێکی بەڕێزوتبووی بۆ کڕینەوەی ئابڕۆ بە دەقیقەن وایە ئێران بە تایبەتی تیرۆری ئیسماعیل هەنیە لە پایتەختی وڵاتەکەی خۆیان بووە ئەمە معنایەکی زۆری هەیە ئێران ئەبێ قودرەتنمایی بکاتەوە کە پیشانی با نەخێر ئەوەی کە ئیسرائیل کردوتی پوچە لەوە زیاتر دەسەڵاتی هەیە حتمما ئەبێ کاردانەوەیشی ببێ یعنی ئەو نمونەی کە هێنامانەوە لە قسە و باسکان بەرامبەر بە ئەو تیرۆری پەلاماری کە ئیسرائیل بۆ سەر قونسوڵەی ئێران لە سووریا کردی ئێستاش هیچ بە دوور نییە کە ئەوش بە ئەکیدی هەوڵەدا قودرەتنمایی خۆی کا بە لێدانی ڕۆکێتی بێ نردنی تارەی درۆن بێ هەر جۆرە بێ حملەی ناوچەیی مۆزعی لە ڕێگای بریکارەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە من لە هەتا لە ئەردەن لە لوبنان لەمانە هەمووی تاوانە بێ کردەوەیکی ئازاربەخش حتا ئەگەر کەمیش بێ بە ئیسرائیلی بگەێنە تا بتوانێت ئەم ناکامی کە لە تارانە ڕوویە قەرەبۆ بکاتەوە بەداخۆ ناتوانین پرسیار و سەرنج و تێبینی تر وەرگین کاتی بەرنامان زۆر بەکارهێنا و بەرنامەی تریشمان ماوە سوپاس بۆ بەشداری چالاکانەی بەشداربووان و سوپاس بۆ خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سوپاس بۆ و ماندوو نەبن سوپاس عزیزان وچانێک و کورت و پاشان سەبارەت بە توند و توژی و دۆخی بەریتانیا ئەو ڕووداوانەی هەفتەی ڕابردوو بەردەمەمان دەبێت لاگەڵمان بمێنەوە بەڵێ بینەرانی ئازیز هەروەک ئاماژەمان پێدا کە تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە بە تاوتۆکردنی ئەو ڕووداوانەی ماوەی ڕابردوو لە بەریتانیا ئەم بابەتش تاوتێ دەکەین لاگەڵ نووری بەشیر لە لەندەنەوە نووری بەشیر یاوەرتان باش سوپاس کا لەگەڵمانە سپاس بۆ ئەم فرسەتە لە ماوەی ئەکرێت لەسەر ئەو هەلومەرجەی ئێستا بەریتانیای تێکەوتووە ماوەی هەفتەیەک زیاترە کە هێرش بۆ سەرپەنابەران و کێشمەکێش و پێکدادان لەگەڵ پۆلیسدا ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە و ئێستا دۆخەکە بەکوێ گەیشتووە سەرەتا ئەگەر بڵێم چۆن ئەمە دەستی پێکرد لە ڕووداوێکی دڵتەزێنەوە دەستی پێکرد کە لاوێکی مێرمنداڵێکی 7 ساڵان
هێرشە کاتە سەر یانەیەکی فێربوونی سەمای مناڵان کە تیاسێ مناڵ تا تەمەنی 10 ساڵان و هەروەها ئەکوژرێت و 8 کەس برنارە بێ و 2 گەورەش برنارە بێ بە هەمان شێوە کە ئەمە بەڕاستی کارەساتێکی زۆر ناخۆش و جەرگ بڕ بوو و دڵی هەموو ئینسانێکی ئازادوی خواز و مرۆڤ دۆستی هێنایە لەرزین. ئەمە بەهانەیەکی یایە دەست گروپ و حیزبە ڕاسیست و ڕەگەزپەرستەکان بۆ هێرشکردنێکی فراوان کە پێشینەی هەیە. ڕاستە ئەم خاڵە بووە هۆی تەقینەوە، بەڵام پێشینەی هەیە کە ئەمە لە ئەزمەیەکی ڕابردووە هاتووە بە دژی پەنابەران و ئەوانە کە خودی حیزبی دەسەڵاتدار دەورانی پێشوو مەسوولە بەرامبەر ئەمە. بەهانەی ئەم ڕاسیست و ڕەگەزپەرستانێش ئەوە بوو کە گوایە ئەمەیان بڵاو کردبووە و خۆشیان گروپی مەخفی خۆیان هەیە بینی خۆیان کە گوایە ئەم مێر منداڵە کەسێکی خارجی بووە و موسڵمان بووە و لەم دوایانە بە بەلەم هاتۆ کە هیچی ئەمانە وا نەبوو کە وەزارەتی ناوخۆ و حکومەتی لەیبەر پارتی ناچار بوو لەگەڵەوەی کەسەکە مێر منداڵە لە 18 ساڵ خواردترە ناوەکەیشی بڵێ کە مناڵێکە لەم وڵاتە لەدایک بوواتە مناڵێکی ئینگلیزە ئەگەرچی دایک و باوکی بە ڕەچەڵک خارجین ئەفریقین بەڵام مناڵێکە لەم وڵاتە گەورە بووە و ئەم کارەساتەی خوڵقانووە کە دڵی هەموو ئینسانێکی ئازادی خواز و مرۆڤ دۆستی هەژانووە. بەڵام ئەمە هەروەکو وتم باگراوەندێکی ڕابردوو هەیە کە ئەزمەیەک بەریتانیاتیا هەبووە و حیزبی پارێزگاران عفو حیزبی کۆنسەرڤەتیڤ پارێزگاران دەورەی پێشوو بە دژی خارجیەکە خارجی و پەنابەران فەزایەکی هەڵەخوران هەموو ڕۆژێکە هەڵەخران کە هەموو ڕۆژە پەنابەر بە ئاو و بە چوو بێنە ئەم بەرەوە و ئەبێ بنێرێن و سیاسەتی ناردنی بۆ ڕەوەندا مەطرح کرد و ئەم فەزایی لە کۆمەلگاڵ خران بوو لە بەرامبەر ئەو ئەزمەیی کە هەیە کە گوایە مەسەلێک سەبەبەکە خارجی و ئەمەیە کە ئەم ئاژاوە جێڕێش هەر ڕاسیستەکان و ڕەگەزپەرستەکان سەر تاسەری بەریتانیا گرت بۆ بەهێرش بۆ سەر پەنابەران بەسەر خارجیان بەسەر ئەو شوێنانەی کە پەنابەران هاتوون وەکو ئوتێل و کەمپی دیاریکرا و ئەمانە بوو تا ئاگاتە هێرشکردن بۆ سەر مزگەوت بۆ سەر مارکێتەکانیان بۆ سەر دەلاکەکان و ئەو شوێنانەی بە عام خارجی و خەڵکی بیانی تیا هەیە بە هێرش و ڕوبەڕووبوونێش بە هەمان شێوە لەگەڵ پۆلیسە و سوتاندنی سیارەی پۆلیس و سوتاندنی مەجموعەی شوێنی پەنابەران و خارجیان و هێرشکردن بۆ سەریان. ئەمە وای کرد کە وەزعەتی کۆمەڵگا ڕوبەڕووی وەزعەتێکی جێژاوێکی گەورە بێتەوە نائامنیەکی گەورە ببێتەوە ئەمانە و حکومەتیش لە بەرامبەریا کە بە ناچاری بووە سێتەوە و هەروەها بەرەی ئازادی خواز و چەپ و ڕادیکالیش لە بەرامبەر ئەوە بۆستەوە هەر بۆ ئاگاداری ئەوەی کاڵم ماوەیەوە لە 29 حوتە ئەو کارەساتە ڕوویا ڕۆژە دوای ئەوە کاچنە سەر قەبری ئەو مناڵانە بە دوایەوەتر ڕاستەکان و ڕەگەزپەرستەکان خۆیان حازرەکەن و هێرشەکەن تا ئیمڕۆژ کە هەیە بەردەوام بووە کە ئیمڕۆ پۆلیس هەر لێرەوە بۆ ئاگاداری کورزمانانی بەریتانیا پۆلیس توانی پێگەیەکەیان کەشفکا کە نیازیان هەبووە ئیمڕۆ لە 100 شوێنی جیاجیا لە بەریتانیاوە بە تایبەتی لە لەندەنیشە حەملە بکەن بۆ سەر ئەو شوێنانەی کە خارجیان و پەناهاندە و ئەم شتانەی تایەوە پۆلیس شوێنەکانی هەموو کەشف کردووە و ڕێکاری گرتووەتە بەر لە بەرامبەر ئەو وەزعێتە. بۆیە ئێستا وەزعەتی بەریتانیا سەر تاسەری بەریتانیا وەزعەتێکی نائەمنی و ناجێگیری هەیە بە تایبەتی بۆ مناڵانی خارجی بۆ خارجی بۆ پەنابەر بۆ ئەمانە شێوەیەکی نائەمنی هەیە لەو ڕۆ. ئەمەوێت لەسەر ئەوە زیاتر بدوێیت کە وتت هۆکارەکە تەنها ئەم ڕووداوە دڵتەسێنە نییە کە ڕووی داوە بەڵکو ئەمان پاشخانی تری هەیە فەزای ڕەگەزپەرستی و ڕاستی کە گەشەی کردووە دەمێت لەسەر ئەمە بڕێک ڕوونکردنەوەی زیاتر بدەیت. ئەگەر فرسەتم بیتە زیاتر لەسەر ئەمە ڕوونکردنەوە ئەیەم یەکەم وەکو وتم فەزای حیزبی پارێزگاران کە لە هەڵبژاردننی مانگی پێشووە بە تەواوەتی شکستی هێناوە بە تایبەتی ئەحزابە
ڕاستە ئفراتیەکان تونگڕەوەکان کە لە ئینتیخاباتی هەم ئەوروپا هەم بەریتانیاشە شکستێکی زۆر بەرچاویان هێنا ئەمە پاشەکشەیەک بوو بەڵام لە بەرامبەرە ئەحزاب و گروپی ڕاسیستی و حتا فاشیستی و هەتا ڕەگەزپەرست سەریان دەرهێنا ئەوە بوو لە دەورانی ساڵ و دو ساڵی ڕابردووە حیزبی پارێزگاران لە بەریتانیا فەزایەکی دژی خارجی لە میدیاکانەوە و لە پەرلەمانە حتا بەگوێی کۆمەلگای بەریتانیا و دنیاە کە مۆزوعی خارجیەکی زۆر ڕوو لێرەکە و ئەم وڵاتە بۆ بەریتانیەکانەوە ئێمە ڕێگە ئەگرین لەوەی کە خارجی بێتێرە و ئەو بەلەمانە بێتێرە و فەزایەکی زۆر کۆنەپەرستانەی هەرخران بۆەوەی کە پەنابەران بنێرێ بۆ ڕەوەندا کە ئەمە کۆمەلگای بەریتانیایی بەتابەتی بەرەی چەپ و ئازادی خواز و مرۆڤ دۆستی ڕاوەستان لە بەرامبەر ئەم سیاسەتەی حیزبی پارێزگارانە بۆیە بەدوای ئەوەی کاتر ئەم فەزایە لە کۆمەلگا هەبوو و ئەم ڕاستانە و ڕەگەزپەرستانە چەندین جار گروپیان هەیە و توانیان لە کۆمەلگا ناڕەزایەتی و هین بە دژی خارجی بەرن لە چەند شوێن هێرش بکەنە سەر پەنابەران و خارجیان و خەڵکی بیانی بۆیە بەدوای ئەوە کە ئەم حادیسەیە ڕووی ئەم کارەساتە دڵتەزێنەی کوژرانی ئەم مناڵانە فەزایەکیایە دەست ئەوان کە ئەم شتەی کە هەبوو کە حیزبی پارێزگاران دروستی کردبوو پێشتر بتەقێتەوە و یەکێکە لەو حیزبانەی کە هەبوو حیزبێکی ریفۆرم خواست کە بۆ هەڵبژاردننی دەورەی پێش و هاتە مەیدانەوە بە سەرۆکاتی کەسێکی زۆر ڕەگەزپەرست و ڕاسیستی بە ناوی نایجل فەرەجەوە بوو ئەمە پشتگیری ئەم خۆپشاندان و شتانەی کردو و بەردەوام بە دژی خارجیان سیاسەتی ڕاگەیاندووە و ئەمانە کە چەند 5-6 کورسی هێناوە و لە پەرلەمانیشە مەوجودە ئەم فەزایە کە دروست بوو بەوەی کە ئەزمەیە کە لە یەخەی سەرمایەداری گرتووە بە تایبەتی بەریتانیاش کە دەرگیری ئەم ئەزمە و قەیرانیە بووە هەموو کەسێکی ئەزانێ لە ساڵ و دو ساڵی ڕابردووە حیزبی پارێزگاران لە ماوەیەکی فترێکی کورتا 5 سەرۆک وەزیرانی گۆڕی بۆ ئەوی چارەی ئەو ئەزمەیە بکە و چارەی حیزبەکەی و وەزعیەتی خۆی بکە بەڵام نەیتوانی وەڵام باتەوە تاکو و شکستیەنە لە باتی ئەوەی کە بە کۆمەلگا ڕابگەێنن ئەم ئەزمە و قەیرانانە ئەزمە و قەیرانی سەرمایەداریە کە ناتوانێ وەڵام پێباتەوە ئەوان ئەمەیان نەخستە بەردەمی ڕاسیست و کۆمەلگا و چینی بۆرجوازی کە ئەمە خارجیە لە وڵاتایە نان و سەرۆت و سامانی ئەم کۆمەلگایە خوا بۆیە ئێمە تووشی ئەزمە بوون بۆیە ئەمە فەزایەکی یاوەتە دەست ڕاسیست و ڕەگەزپەرستەکان کە بەخۆت بن سەر دەرهێنن و بۆ فەزایە بگەڕێن کە ئەگەر کەسێک پێستەکەی جیاواز بێ و کارەساتێ بخوڵقێنێ باشە وەکو ئەم کارەساتەی 29 حەوت بیکەن بە فەزایە بە دژی خارجی لەم وڵاتە و فەزای ڕاستی و ڕەگەزپەرستی خۆیان بێن و ببێتە هۆی ئەوەی کە هیچ مارکێت و شوێنێکی تیجاریش حتا شوێنی فرۆشتن و کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی خەڵکیش تەمین نییە بۆ ئەوەی کە ئەمانە بەشێکی زۆری گەنج و لاون کە کاتێکی عوتڵەیشە لەم کاتی عوتڵەیە هێرش بکەن بۆ سەر ئەو شوێنانە و تێکی بن و بەشێکی حتا ئەوەی کە بیبن لەگەڵ خۆیانە بۆیە ئەم فەزایە کەوای کرد کواتر کۆمەلگای قوتبی کردوەوە قوتبێک ئەوەی کە ئەم ڕاسیست و ڕەگەزپەرستانەی کە هەیە حیزبی نایجل فەرەج کە حیزبی ریفۆرمە پشتیوانیەکە و گروپێکی ڕاسیستیشەیە کەسێک بە ناوی تۆمی ڕۆبینسۆن کە ڕابەرایەتیەکە و پەیامیانەیەتە و گروپ و هینی بۆی هەیە وەستاوەتەوە و لەو لاشەوە بەرەی ئازادی خواز بەرەی چەپ بەرەی یەکسانی خواز وەستاونەتەوە و بەردەوامیش لەم شوێنانەی کە ڕاستەکان کۆ بنەوە ئەمان کۆ ئەبنەوە و بەدژی ئەم حملەی ڕاستیانەیە بۆ سەر خارجیان و پەنابەران و بە پێچاوەوە ئەمانە ئاڵەن پەنابەران بەخێر بێ بۆ ئەم وڵاتە و نابێ هیچ دەرگایە بەڕوویانە دابخرێت و ئەبێ ژیانیان تەئمین بێن تو ئەمانە و حکوومەتیش بە هەمان شێوە ڕێکار و ئامادەی خۆی کردووە لەم بارەیەوە. دەمەوێت لەسەر ئەوە بپرسم کە ئێستا ئامادەتان بەوەدان پێکدادان و هێرشانەی کە بینیشمانە لە بەریتانیا ڕوویداوە لە نێوان ئەم ڕاسیست و ڕەگەزپەرستانە لەگەڵ پۆلیس و ئەم هێرشانی ئەکرێتە سەر
ئەو شوێنانەی کە زیاتر بیانیەکانی لێن هەڵوێستی حکوومەت لایەنی فەرمی چۆن بووە لە بەرامبەری و هەروەها کۆمەڵگەی بەریتانیا حیزب و لایەنە سیاسیەکان چی کاردانەوەیەکیان بۆ دەزانم کە ئێوەش وەک ڕێکخراوی بەریتانیا حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەم بارەیەوە ڕاگاندنتان بووە ئەگەر لەسەر ئەم هەڵوێستی لایەنە جۆراوجۆرەکان و کۆمەڵگە و لایەنی فەرمی بدوێت سەرەتا خاڵێک کامەوێ ئیشارەی پێ بکەم لە بەرامبەر ئەو شکستەی باڵی تونڕەوی بۆرجوازی کە لە کۆنسێرڤەتیڤە هەبوو و ئێستا نایجل فەرەج نوێرەرایەتیەکە بەشێ لە کارەکانیانەوەیە ئەم حکومەتەی کە ئەگەر چی حکومەتێکی بۆرجوازیە بە هەمان شێوە حکومەتی کیر ستارمەر یان حکومەتی لەیبەر پارتی حکومەتی حیزبی کرێکاران کاتووە تازە هاتووە سەر حکوم بۆ ئەوی تێکی بشێنن لە بەرامبەر ئەو وەزعێتا کە هەیە ئەم ئەزمەیە هەیە لەسەری قوڵکەنەوە چکە بە تاکید هەر حیزبێک لە بەرامبەر تێکشکانی حیزبێکی پێشووا کە یەتە سەردەسەڵات ئەبێت دەستبەرێ بۆ کۆمەڵە ریفۆرم و چاکسازی و وەزعێتێکە حیزبەکەی پێشوو تێکشکاوە نەیتوانێت بیکە ئەم بیکات ئەم حیزبەی لەیبەر پارتیش بە هەمان شێوە دەست بردۆ بۆ شتەیە بۆیە باڵی ڕاستی بۆرجوازی کە ئێستا حیزبی ریفۆرم ڕابەرایەتیەکە ئەیانەوە یەکێ لەوانە ئەم حیزبە تووشی شکستن کە تازە هاتۆتە سەر حکومەت و ئەزمەیەکی پێشوو کە هەبووە کۆنسەرڤەتیڤی بۆ ئیدامەی بن بۆیە بە ناچار حیزبی لەیبەر پارتی و ڕابەرەکەی کیر ستارمەر بە گشتی لە هەوڵ ڕۆژەوە بە دژی ئەم ئاژاوە جێڕێی ئەم جەماعەتی ڕەگەسپەرست و ڕاستانە وەستاوەتەوە و قسەیان لەسەرەوە کردووە کە حتا نایجل فەرەج کە سەرۆکی ئەو حیزبی ریفۆرمەیە وەکو حیزبێکی ڕاستی ئیفراتی بە هەمان شێوە سەبەبە لە تونکردنەوەی ئەم ئاژاوە جێڕیا بۆیە بە دژی وەستاونەتەوە و پۆلیسێکی زۆریان خسۆتە اختیار و مەسئولیەتێکیان کە ئەبێ بینوێنن لە بەرامبەرە و هەلو مەرجە مەسئولیەتیان خسۆتە ئەستۆی خۆیانەوە کە ئەم کارە بکەن و بە هەمان شێوە حتا ئەوەیشیان ڕاگەیاندووە ئەگەر ضرورەتیش بێ سوپایشەخەنە خزمەتی پۆلیسەوە بۆ مەسەلەی ئەمن و ئاسایش و پارێزگاری لە هەموو خەڵکێک کە لە بەریتانیا هەیە و حتا ئەنجیلا ڕاینەر کە جێگری سەرۆک وەزیرانی بەریتانیا و توێتی هیچ بەهانەیەک نییە بۆ ئەم ئاژاوە جێڕ و چەقۆوە شوێنانە کە ئەم کارە ئاژاوە جێڕی و هێرشانەکەن بۆ سەر پەنابەران و بۆ سەر مارکێتەکان و ئەمنێتی وڵات بەوجود بێنن و خاڵش کامێنێتەوە ئەوەی تا بە بەرەی یان ریزی ئازادی خواز و چەپ و مرۆڤ دۆست کە لە هەوڵ ڕۆژەوە کە لە ڕۆژە دوای ئەو کارەساتەوە بووە لە سیمانگەوە لە هەر شوێنێکە بووە و دەستیان پێگەیشتووە ڕاستیستەکان کۆبوونەوە نەژاد پەرستەکان کۆبوونەتەوە ئەمانش پشتێنەیەکیان لەگەڵ خەڵکا دروست کردووە و لە پاڵ خەڵکا وەستاونەتەوە بۆ دیفاعچی خەڵکی خارجی بێت چی ئەوەی ڕەنی پێسی جیاواز بێت چی ئەوەی ئەو مارچە تووشۆنە گشتیانە هەبێ بۆ دیفاع لەوانە وەستاونەتەوە خاڵش کامێنێتەوە هەر دوێنێ مەجموعەیە سیدانە ڕێکخراوی ژنان کە یەکێ لەوانە هاوڕێ سۆسەن سەلیم لە ڕێکخراوەکەی وەکو ڕێکخراوی ژنانی خۆراڵات بەشداریان کردووە و نامە بۆ هەموو ڕێکخراوەکان ئەندام پەرلەمانەکان و حکومەتی بەریتانیا بنێرن کە ئەبێ ڕێکاری تون بگرنە بەر لە بەرامبەر ئەم هەڵوێستەی ڕەگەسپەرست و ڕاستیستەکان هەروە فدراسیۆنی سەراسەری پەنابەران کە ئیمڕۆژ هاوڕێدەشتی جەمال پەیامێکی بڵاو کردوتەوە وەکو فدراسیۆن پەیوەندی کردووە بە ڕێکخراوەکان و ئەندام پەرلەمان و ئەحزاب و لایەنەوە بۆ ئەوەی ئەم هینە بەرەی ئازادی خواز و ئینسان دۆست بەهێز کرێ لە بەرامبەر ئەم وەزعێتە و ئەم وەزعەتی حدێک بۆ ئەم ڕاسیست و فاشستانە دابنرێ هەروەکو تیشم تۆش ئیشارە پیایەمە لە یەکەم ڕۆژ بە دوایەوە ڕووداوانە لە چواری مانگە یەکسەر ڕاگەیاندنێکمان دا چکە پشتی یان ڕابردووی ئەم ڕاسیست و ڕەگەسپەرستیەمان ئەزانی بۆیە بانگەوازمان ئەوە بوو بە کۆمەڵگا کە بەرەی ئازادی خواست لە پاڵ یەکا بۆستن بۆ ڕێگەکردن بەم ئاژاوە جێڕێت چکە مەسەلەی ڕاسیزم بە ڕاسیزم جواب نایرێتەوە بە شەڕ و کوشتار جواب نایرێتەوە بێ کۆمەڵگا هەڵخرێت لە بەرامبەریانەوە
کوتیان بکات و بیان وەستێنێ بۆ ئەوەی بتوانرێ ئەم ئاژاوە جێڕێە کۆتایی پێبێنرێ و ژیان و وەزعێت و ئیش و کاری خەڵک و مناڵان پارێزراو بێ لەم کۆمەڵگایە. بۆیە ئەم ریزە مهمە کە ئێمە دەستی پێوە بگرین و بانگەوازی بۆ بکەین و لە دەوری کۆبێتەوە. ئێوە لە قسەکەتانە ئیشارەتان بە دوو لایەندا کردووەک لە بەیانەکەشدا هاتووە و زۆر باس لە بەرەی چەپ و ئازادی خوازان دەکەنەوە چەند جار لە قسەی زمانەکانتانە هاتووە هەروەها لە ڕاگەیاندنەکانیشە بانگەوازی کورسمانان کراوە کە لە پاڵ ئەم بەرەیەدا بوەستێت. دەمەوێت لەسەر ئەمەش پرسیار بکەم کە گرنگی بە عەمەلی لە پاڵوەستانی ئەم بەرەیەدا لە چیدایە؟ سەیریکە خاڵێ زۆر میمە لێرە ئێمە ئیشارەی پێکەین ئەم هەلو مەرجە و تەقینەوەکانی بەرئەنجامی ئەزمەیەکە کە بۆرژوازی تێی کەوتووە لەوەی کە دەورانی پێشوو حکومەتی پارێزگاران هەم نەیتوانی وەڵامی پێباتەوە هەم لە هەڵبژاردنەکانە چووە دواوە و بەردەوامیش ئەگەر چی لەیبەر پارتی هاتووە بەڵام هێشتا ئەزمەکە موجودە و ڕێخەی کۆمەلگای کردوتەوە لە بێکاری لە نەبوونی نەلەداری لە هەژاری لە برسێتی لە هەموو ئەمانەیەخی کۆمەلگای گرتووە. ئەمانش بۆرژوازی ئەبێ کۆمەلگا ئەمە بزانێت تەنیا ئەوە نا خەڵکی ئازادی خواست چەپ ئینسان دۆستەکان ئەمە ئازانن ئەبێ ئەم پەیامەش حتا بیرێ بەو لاو و گەنجانەی کە لە دەوری ڕاستەکان کۆبوونەتەوە لە دەوری نەژاد پەرستەکان کۆبوونەتەوە و بانگەوازیانەکەن و چاواشەکاری بە چاواشەکاری ڕایەنەکێشن بە شوێن خۆیانە بزانن کە ئەم ئەزمەیە ئەزمەیەکی بۆرژوازی و سەرمایەداریە کە یەخی گیراوە. بۆیە هەر وەکو چۆن وەڵامدانەوە بەم ئەزمەیە و ئەگەر چارەسەری بنەڕەتی بێ لە بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستیە لەم وڵاتە کە کۆمەلگا ئاڵگۆڕی بنچینەی تیابکرێ بە هەمان شێوەش ئەم ئەزمەیە کە ئێستا هەیە بەرەی ئازادی خواست چەپەکان ئازادی خوازان و هەروەها کورد زمانانیش لەم ناوە لە دەوری ئەم ریزە فراوانە ئینسانیە کۆ ببنەوە بۆ ڕێگەگرتن بە ڕاسیزم و فاشیزمە کە هەیە لە کۆمەلگا بە ڕەگەسپەرستیە کە هەیە تەقوێتەکرێ کە پیان بوترێ ئەزمەیە گەگەر هەموو خارجیانیش لە وڵاتە بڕاتە دەرەوە ئەزمەیەخی بە بۆرژوازی گرتووەتەوە کە بۆرژوازی ناوێ بەرژەوەندیەکانی و سوودی سەرمایەداران وانە بێتە خوارەوە شکێنێتەوە بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێشە و خەڵکی کرێکار و زەحمەتکێش بێکارە بێ بێ ئیشە بێ برسیە بێ لە بەرامبەر بەرزبوونەوەی نرخی کاڵەکان و بەرز نەبوونەوەی کرێ و کرێکاران و کارمەندان وەزعی خەڵک خراپە بێ و هیچ ئاڵوگۆڕی بەسەرە نایە. بۆیە ئەبێ ئەم ریزە یەکگرتووی بەرەی ئازادی خواست بەرەی چەپ بەرەی یەکسانی خواز و مرۆڤ دۆست بەهێز بکرێ و پەیوەندی بەردەوام بە هەموو ئەندام پەرلەمانەکان هەر کورزمانێ لە هەر شوێنەکەیە پەیوەندی بکە بە ئەندام پەرلەمانی منتیقی خۆیەوە و پەیوەندی بکە نامە بنێرن بۆ سەرۆک وەزیران نامە بنێرن بۆ لایەنەکان و ئەم ریزە ئازادی خواز و مرۆڤ دۆستە لە پاڵ یەکا ببوەستنەوە وەکو هێزێکی گەورە و ئەمە بۆ ئەوەی بەرەی ڕەگەسپەرست و دژی ئینسانی و ڕاستیستی بزانن کە لە کۆمەلگا کێشەکانیان بۆ چارەسەرە بێ ئەبێ ئەحزابی بۆرژوازی و ئەو ئەزمەیە کە هەیەی چارەسەر ببێ نەک بەوەی کە خارجیان سەرکوت بکرێ و نەمێنێ و چونکە بەشێکی زۆری خارجیان لەم وڵاتە هێزی کاری هەرزانی ئەم وڵاتان ئیشەکەن کرێکارن لە کارگە و کۆمپانیا و شوێنە جیاجەکانەوە کارەکەن و کۆمەلگا بەشێکی زۆری لەسەر هێزی ئەمان وەستاوە. بۆیە کورزمانانی بەریتانیا ضرورە کە جێگا و ڕێگای خۆیان بناسن لە مۆسعێتە و بە هیچ شێوەیەک پەنا بۆ توموتیژی لە بەرامبەر ئەو توموتیژەی کە ڕاستەکان و ڕەگەسپەرستەکانی کە نەیبن و لەم ریزە فراوانیە ملیۆنی ئەم ریزە ئینسانیە و مرۆڤ دۆستیا بوەستن بۆی کۆتایی لە زووترین کاتە لە پاڵ ئەو ڕێکارانش کە هێزی پۆلیس و دەسەڵاتداران گرتویانەتە بەر بتوانرێ پاشەکشە بەم ڕاستیستە بکرێ و بۆ دەورەی داهاتوش
نەتوانن بە شێوەی کە و لە هەر ڕووداوێککە بێن کۆمەلگا تێک بن و ئەمن و ئاسایشی و ژیانی خەڵک خەنە بەترسیەوە. لێرەدا پرسیاری بینەرێک بێنمە سەر شاشە و ئاراستەی ئێوەی بکەم، دەڵێت بە بۆچوونی ئێوە کۆمەلگا چۆن کۆدەنگ دەکرێت یان هەڵدەخرێنرێت بۆ وەستانەوە دش بە قەیران و ڕاسیسمێک کە کەستەم و بەرجەستەی دەکات. ئەگەر وەڵامی پرسیاری بینەر بلەنەوە. من ئەمە ئیشارەیەکم پیا بەڵام ئەکرێ زیاتر لەسەری بڕۆم. ئەگەر مەبەستی قەیرانی سەرمایەداریە کە یەخەی بۆرجوازی گرتووەتەوە وەکو پێشووتری شتم حکومەتی پێشووتی شکستی خوارد و نەیتوانی وەڵام باتەوە، ئەم حکومەتش بە تەکید ناتوانێت هەتا سەر بەو شێوەیە وەڵامی باتەوە، چکە ئەزمەکە ئەزمەیەکی و قەیرانێکی سەرمایەداری دنیایە یەخەی گرتووە و بەریتانێژێکێکە لە وڵاتانەیە کە یەخەی گرتووە ئیلا بە ئاڵوگۆڕی ڕیشەیی ئەبێ ئەویش بەڕووخانی دەسەڵاتی بۆرژوازی و سەرمایەداریەوە هەروەها دامەزراندنی دەسەڵاتی کرێکاری سۆسیالیستیە لە وڵاتاکە ئەتوانێت وەڵام باتەوە، تا بەوەی کە قەیرانی ئێستا ئەگەر مەبەستی بێکە یەخەی بە بەریتانیا گرتووە لە بەرامبەر ئەم ڕەگەزپەرستی و ڕاسیزمەی کە هەیە ئەبێت کۆمەلگا لە پاڵ ئەو بەرە ملیۆنی ئازادی خواز و یەکسانێ خوازیە کە لەسەر تاسەری بەریتانیا ڕۆژانە ئەوەستنەوە و قسە ئەکەن و لە هەر شوێنێک ڕاستەکان کۆبنەوە بیانوێ هێرش بکەن بۆ سەر شوێنێکی پەنابەری بۆ دوکان و مارکێتوان ئەوان ئەوەستن و لە پاڵ ئەم ریزە ملیۆنەی خەڵکی چەپ و مرۆڤ دۆست و ئینسان دۆستا بوەستن. ئەمە کۆمەلگایەکەخا کە بەرەی ئازادی خواز و مرۆڤ دۆست و ئازادی خواست بتوانێت لە بەرامبەر ئەو هەلومەرجەی ئێستا ئاژاوە جێڕی و پشێوەیە کە ڕاست و فاشستەکان هێنایەنە و هەروە دەمکوتی حیزبی ریفۆرم بە ڕابەرایەتی نایجل فارەجەکات کە پاشەک شەبکا و فشارێک شەبێکە لە پەرلەمانە یەخەی بگرن و هەروەها بۆ گروپە ڕەگەزپەرستانێشەیە کە فشارێنێ پاشەکشیان پێ بکەن، چکە هێزە چەپەکانی ئێرش سۆسیالیستەکانیش ئێرش هەر تەنیا بەوە ناوەستن کە ڕیزی چەپ و ئازادی خواز بێ، بەڵکو ئەم پەیامەش ئێن بەو گەنجولا و هینانەی کە لە دەوری ئەم ڕەگەزپەرست و ڕاستانە کۆبنەوە کە ئەبێ مەسایلی ئینسانی لە پێش هەموو شتێکەوە بێ و کۆمەلگا بەما ئەتوانێت لە پاڵیەکە بوەستێت و ئەمن و ئاسایشیش بۆ خەڵک بەرقەرار بێت، چکە ئەگەر ئەمن و ئاسایش بۆ ئەکسەریەتی کۆمەلگانە بێ ئەوە بۆ ڕاستوینەکانیش کە زۆرێک لەوانش کە مناڵی کرێکار و فەقیر و زەحمەت کێشی تیا بۆ ئەوانش ئاسایش نابێت و باری حتا گوزەران و ئابووریشیان یەتە خوارەوە. دو پرسیار ئەمەوێ لەسەر ئەو تێڕوانینە بپرسم کە ئەم بە ڕووداوانەی بەریتانی لە وڵاتانی تری ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیاش باسکراوە و بۆچوونی جۆرە و جۆری هێناوە، تەنان بەشێک لەوانەی کە خۆشیان باگراوەندێکی پەنابەریان هەیە ئێستا لە وڵاتانی ئەوروپایە دەژین جۆرێک تێگەیشتنیان هەیە بۆ ئەو کاردانەوانن، باز دەکەن کە بیانیەکان کۆمەڵەیە کاری نابەجێ دەکەن، گەندەڵی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستیان هێناوە بۆ ئێرە لە سیستەم و ئەوەی کە لەم وڵاتە ئەوروپیانە هەیە پیادەی ناکەن و هەتاوەکو دوایی واتە بە جۆرە یعنی تێدەگەن کە ئەمە بۆچی ڕوئەدات و حتا بە دەرەجەیەکیش حەقانەتی پێئەیەن و ئەمەش لایەنە بەشێک لە لایەنە تۆندڕەوەکان لەسەر مەسەلەی پەنابەری گرتوێنە بەدەستەوە کە نمونەی بەریتانی لە وڵاتانی تری ئەوروپا تیکرار نەبێتەوە. ئێوە تێڕوانینەکان لەم بارەوە هەیە، قسەی ئێوە لەم بارەوە چییە؟ بەڕاستی ئەو بۆچوونەی کە مەسەلەی خارجی یان پەنابەران بەسەر چاوەی کێشە و قەیران و ئاژاوە جێڕی ئەبینەوە ئەمە تەسەورێکی هەر ڕاسیستیە یان ڕەگەزپەرستیە زیاتر بڵێم لەو بارەوە، لەبەرەوەی مەسەلەی پەنابەرانێک کە لە وڵاتەکانی خۆیانەوە لەسەر وەزعەتی نائەمنی و سەرکوتی سیاسی و دیکتاتۆری ئەو وڵاتانەوە ڕایان کردو بۆ ئەم وڵاتە بە شوێن ژیانێکی ئاسایش و خۆشگوزەران و بە شوێن کارە ئاگەڕێن لێرە، نەک ئەوەی بێنێ ئەم وڵاتە ئەوە بێ. ئەگەر قسە لەسەرەوەی پەنابەرێ یان خارجیە
کارێکی قاچاقەکە کارێکی ڕەشەکە کاری ئەماکە بۆ هەموو خەڵکی ئەم وڵاتانێش کە ئەگەر خۆیان بە ئەسڵی ئەم وڵاتە بڵێن ئینگلیز بزانێیان فەڕەنسیە بزانێیان ئیتالیە بزانێیان سویدیە بزانێ ئەوانش بامانشیۆم کارانە کۆمەلگایە هەیە چکە ئەمە بۆرجوازی ناچاریانەکبەوە کە وەزعەتی مەعیشەت و دەرامەتیان کافی نییە بۆ ئەوە پەنا بۆ هەنێ کاری ڕەش و ئەمانە ئەبن بۆیە لە بەرامبەر ئەوەی کە مەسەلەی خارجیان بەسەر چاوەی ئەوە یان پەنابەران بەسەر چاوەی مەشاکیل و کێشەکانی ئەم وڵاتانە زانەوە تەسەورێکی ڕەگەزپەرستیە و ئەبێ سەیری ئەوەش بکەین ئەو پەنابەرانەیان ئەو خارجیانەی کە لە وڵاتەکانی خۆیانەوە ڕاکەن بەشێکی ئەو حکومەت و دەسەڵاتە دیکتۆتەرانە هەیە پەیوەندێکی تایبەتیان بە حکومەتی بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمانەوە هەیە کە خۆیان ئەمان بەشێکن لەو کێشە و مەشاکیلانە کە لەو وڵاتانە ڕوئەیە ناجێگیریە کە ڕوئەیە عەدزی و گەندەڵیە کە لە سەرانی حیزبی ئەو وڵاتانە کە هەیە ئەمان پاڵپشتین و سەرچاوەی ئەوانن بۆیە پەنابەرانێکیانە ئەم وڵاتە بە هەدەفی ژیانێکی باشتر و شایستە و جێکەوت و بەشێکی زۆری ئەخوێنێ بەشێکی زۆری ئیشەکە بەشێکی زۆری ئەوە هەیە ئەگەر کارێکیش بکەن بەڕاستی کەمتەرخەمی حکوومەتەکانی ئەم وڵاتانەی تەیە بۆ نمونە با نمونەیە بێنمەوە بۆ خەڵکێکیش ڕوون بێت چکە ئێمەش ڕۆژانە ڕوبەڕوویەوە بینەوەڵێ پەنابەرانی ئیشی ڕەشەکە بەڵام پەنابەرێک کە هێتە ئەم وڵاتە حکوومەت یەکسەر بەریاتە ئەم وڵاتە و بەبێ ئەوەی بیخاتە بەردەمی کۆرسێک و ژیانێکەوە کە تیا فێر بێت یاسا و قانونی ئەم وڵاتانە فێر بێ زمانی ئەم وڵاتە فێر بێت جێ بکەوێ بچێ بخوێنێت ئەکەوێتە بەردەمی ئیشی ڕەش و بازاری ڕەش و کارەوە بۆیە ئەگەر مەشاکیلیشیان لەوە لێڕووبا ئەوە بێدەربەستی و نامەسئولێتی حکوومەتەکانی ئەم وڵاتانەیە بەرامبەر ئەو پەنابەر و خارجیانە کێنە ئێرە لە بابەت بارەوە دەکرا سەباتی زۆر زیاتر بکەین بەڵام کاتی بەرنامەکانمان دێتە کۆتاییەوە لێرەدا سوپاس بۆ نووری بەشیر لە بەریتانیاوە کە توانیمان لەسەر دۆخ و ڕووداوەکانی بەریتانیا ئەم چاوپێکەوتنە ئەنجام بدەین سپاس بۆ ئێوەش زۆر سپاس ئازیزان جارێکی تر بە داوای لێبردنەوە بە هۆی کێشەی تەکنیکیەوە سەرکەوتوو نەبووین ئەو بەرنامەی کە بڕیار بوو سەبارەت بە پێکێنانی حکوومەتی خۆجێی لە کەرکووک و دۆخی کەرکووک و ئەو مدملانێ سیاسی کە لەوێ هەیە پاش هەڵبژاردنەکان و دانانی پارێزگار سەرکەوتوو نەبووین بەهۆی کێشەی تەکنیکیەوە هیوادارین بتوانین لە بەرنامەکانی هەفتەکانی ئایندەدا ئەو بەرنامەیەش ئەنجام بدەین سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە لێرەدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو